دوای چەند ساڵێک لە چاوەڕوانی ڕێگای سەرەکی سەنگا و قەرەداغ نۆژان دەکرێتەوە. لێپرسراوانی ناوچەکە دەڵێن دوای هەوڵ و کۆشی زۆر پرۆژەکە کەوتۆتە بواری کارکردنەوە. دیارەم ڕێگای ڕێگایەکی سەرەکیە، پرۆژەیەکی ڕێگای قەراخ سەنگاوە، بە درێژای 21 کیلۆمەترە، 21 کیلۆمەتر و کەسریشە. پرۆژەکەی لە ڕێگای بەڕێوەبەرادی گشتی چاکسازی پاراستنی سلێمانیە، بە خۆشحاڵی وسە دەستیان کردو بە کارەکە دووبارە. ڕێگایەکی زۆر زۆر سەرەکیە، بەڕاستی من دەستخۆشییان لەکەم، هیوادارم بەردەوام بن لەسەر ئەم کارە. ئێستا ئەتوانم بڵێم لە 40 بۆ 50 پرۆژەکە لە تەواوبوو نایە و لە ئایندێشی نزیکیشدا ئینشاءالله ئەوەشی کەماوە چارەسەر و کێرەشە و گیرروگرفتی ڕێگاکە نامێنێ و ڕێگاکە ئاسەنجی ئەو ئاستەنگی لە پێشا دروست ببوو ئینشاءالله بەرەو کۆتایی ئەڕوان. دانیشتوانی سنوورەکەش جەخل لە سەپەلەکردن لە تەواوکردنی ڕێگای سەنگا و قەرەداغ دەکەنەوە و باوڵێکی خەمخۆرانەش وە خزمەتی ناوچەکە ناوی دەبن. ڕێگاکەمان پێشتر زۆر خراپبوو، ڕێگاکە کەس لەیرەوە بە تایبەتی لە گەرمیانەوە بەرەو سلێمانیاتن کەس نێتوانی بەم ڕێگات و چۆکە لەبەروی جادەکە تاسێ زۆری تیا بوو، حادیسەی زۆری تیا بوو. ئەم ڕێگەوبانە ڕێگەیەکی مەرگ بوو، ڕێگەیەکی زۆر ناخۆش بوو کە ئەڕۆیشتی ئەگەر تیاچوون نەبێ کەمتر وایە لە تیاچوون ئەوە ئۆتۆمبیلەکە بە تاکی زەرری پێگەشت. بە تەواوبوونی پرۆژەی نۆژانکردنەوەی ڕێگای سەرەکی سەنگا و قەرەداغ ئاستەنگی هاتوو چۆ لە نێوان گەرمیان و سلێمانی کەم دەبێتەوە و خزمەتێکیش بە گونشینانی ئەو دوو ناوچەیە دەگەیەنێت. عومەر غەریب، کورسات نیوز، ناحی سەنگاو.